ئێستاش عێراق خۆی دەڵێ وەرە با ڕێککەوین لە ڕێککەوتن لە کاتی ڕێکردنەوەگەشمان لە ئەنجامی دایالۆگ و حیوارێک بێت بۆ ئەوی بتوانین هەموو خەڵکی عێراق سوودمەند بێ لەو نەوتە بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستانیش. بەڵام ئەوانە بەداخەوە ڕێک ناکەون. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێککەوتن بێت دۆسیەی نەوت و گازی هەرێمی کوردستان چارەسەر بکات لەگەڵ عێراق ئەو کاتی ئیلتیزامان دەکەوتە سەر حکوومەتی عێراقی. بۆ نمونە هەر لە دادگای هەر لە بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێ ئەگەر ڕێککەوتن کرا ئەوە دەبێت موچە و بودجەی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی دابینی بکە. ڕێککەوتنەکە نایکەن. یعنی بۆ تا 1000 ساڵ کەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە نایەت ڕێک بکەوێت لەبەر ئەوەی بواری دزین و دەتوانین بەشی خۆیان نامێنێت لە نەوت و گاز و داهاتی هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر ڕێک کۆن تەنانەت ئێستا هەندێک لە دەست خۆیان نەماوە. نەوت و گازەکە نەوتەکە بە تایبەتی ئێستا کەوتە دەست تورکیا، کەوتە دەست هەندێک کۆمپانیا. ئەوە هەموو ئەوێ نیشانەوەیەکەوە ئەو سێکتەری نەوت و گاز لە دەست بەرپرسانی هەرێمی کوردستان نەماوە یەک دووش خۆشیان نایەنەوێت لەبەرەوەی گەندەڵی تێدا ئەنجام نادرێت. تورکیا وا مامەڵە لەگەڵ ئەو بەرپرسانی هەرێم ناکەکەوە وەکو شەریک و هاوبەش و شەراکەتە، بەڵکو بە چاوێکی دەتوانین بڵێن بە چاوێکی عەمالەت و مرتەزیقە و بە چاوی جێبەجێکاری بڕیارەکانی خۆیان سەیران دەکەن. بۆیە لەوانەیە هەر پرسیشان پێ نەکەن. ئێستا سوپایان هێناوە پرسیان بەچێ کردووە؟ چەندین بنکەی سەربازی لە سنووری هەولێر و دۆکدانراوە ی تورکیا پرس بەچێ کراوە، نەڕاوەردەگرێت نەپرس دەکرێت و دەژمێنێتەوە چیشی بوێ ئەنجامی لە تەنان ئێستا خەڵکیش لە ناو سنووری هەرێمی کوردستان خەڵک میتی تورکی دێ خەڵک دەگرێت بێ ئەوەی کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئینسان لەدەست